ئەو بەدەنگی ئەمریکای گوت مەبەستی نەبووە توندوتیژی لە خۆپیشاندانەکەدا بەکاربێنێت. Did you know you were assaulting Capitol police officers? لە ڕاستیدا من بیرم لەسەر ئەوە نەبوو ئەو کاری دەمکردی هێرش بوو بۆ سەرهێزی پاراستنی کۆنگرێس کاتێک تۆ لە بارودۆخێک دایت کە هەموو کەسانی چواردەورت ئەو کارە ئەنجام دەدەن کە تۆ دەیکەیت و بەدەنگی بەرز ئەو دروشمانە دەڵێنەوە کە تۆ باوەڕت پێیان هەیە کارێکی قورسە کە لەواها بارودۆخێکدا تۆ کردداری ڕاست ئەنجام بدەیت. رابرت پالمەر دەڵێت ئەو ئێستا پەشیمانە لەو کارە دەڵێت ئەم لێدوانەی داناڵد ترامپ هانیدا بۆ ئەوەی کە هێرشەکە ئەنجام بدات. ئێمە بەرەو باڵەخانەی کۆنگرێس بەڕێ دەکەوین. رابرت پالمەر دەڵێت تا ئێستا ئەو لەو باوەڕەدایە کە هەڵبژاردنەکانی ڕابردوو ساختە کراون بانگەشەیەک کە زیاتر لە 60 دادگای ئەمریکا ڕەتیان کردوتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەو سەرۆکی پێشووی ئەمریکا بە هۆکاری زیندانیەکەی دەزانێت. پێم وایە کە دۆناڵد ترامپ خۆپەرستە ئەو تەنها بیری لە بەرژەوەندی خۆی دەکردەوە لەمە دووە تەواوی ئەو ژیانی کە ماومە بۆ هەر کوێیەک بڕۆم تووشی خەڵکانێک دەبم کە سەرزەنشتم دەکەن و بە خراپی لێم دەڕوانن بەهۆی ئەو کارەیە کە ئەنجاممدا. جگە لە رابرت پالمەر تا ئێستا 840 کەس بە تۆمەتی ئەنجامدانی توندوتیژی لە هێرشەکەی ساڵی ڕابردووی سەر کۆنگرێس سزادراون و نزیکی 335 کەسی تردانیان ناوە تاوانەکەیان. ئەو 63 مانگ لە زینداندا دەمێنێتەوە دوای ئازادکردنیشی هەرگیز مافی ئەوەی نابێت لە هەڵبژاردنەکانی داهاتوودا دەنگ بدات. بۆ کارۆلین پرەسووتی لە واشنگتن، ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا. بۆ دوایین زانیاریەکان سەبارەت بە دانیشتنەکانی لێژنەی لێکۆڵینەوە لەسەر هێرشەکەی سەر کۆنگرس هاوکارم سیروان قەچۆمان لەگەڵە بە شێوەی ڕاستەوخۆ. سیروان ئەو کاتت باشوەک دەزانی لێژنەکە ئەمڕۆ بەردەوام دەبێت لە دانیشتنە گشتیەکانی خۆی بە پێشکەشکردنی بەڵگەی نوێ. گرنگی دانیشتنەکانی ئەمڕۆ لە چیدایە؟ دەتوانی پێمان بڵێ یاسادانەران چی دەڵێن لەم بارەیەوە؟ بەێ بەفراو گەلک سپاس ینی بەری هەر تشتی ئەڤایە ڕوونشتنە هەری داویە یا وان ڕوونشتنێن گشتی و ئەف کۆمیتەیە تایبەت یا کۆنگرسێ بڕێڤە دەبە گرنگیا ئەوە گۆ ئەڤ یەک وێ بەلگەیە نو ئیرۆ لە گۆر گۆ قانوندانەر دەبێژن و بەلگەیە نو بۆ جارایەکێ وەرم پێشکەشکردن. یەک ژوان بەلگەیان ئەوە دەماکۆ ئەو ژێر دەبێژن ئیرۆ بناو دەکەن جواتا ڕوونشتنە 187 خولەکان مەبەستەوان چی ئەو بوان بوەیەکی ئەوە کۆ دڤان 187 خولەکان دناوبەرە پێشکەشکردنە گۆتارە سەرۆکی بەرێ داناڵد ترامپ دە حتا کۆ جارایەکێ وان خۆپێشاندەران ئێریشی ئاڤاهیا کۆنگریسێکردن دوێ دەمێدە چ چێ بوو یان چ چێ نەبوو ئەو دەبێژن کۆ سەرۆکی ئەمریکی تشتێک دووردە نەکرد کۆ ڕێ لەبەر وان کەسان بگرە کۆ ئێریشێ بکن تەرسی وەیەکێ وی ئەو هاندان کۆ ئێدی وە ئێریشێ پێک بینن هەلبەت ئەڤ لە گۆر کۆ ئەندامین کۆمیتەیە هەلبژارتی بێژن و دەبێژن وێ گەلێک بەلگە و کەرتێن تۆمارکری وەرم بەلافکردن بەشێ دووەم ژوێ ڕوونشتنێک و ئێڤێ ئێوارێ بدەما واشنگتۆن دەست پێ دەکە ئەوە کۆ ڕۆژە پشتی وێ ئەو گۆتارە کۆ سەرۆکی ئەمریکی ڕۆژە پشتی ینی هەفتەی جانیوەری پێشکەش کرد حتا ینی هەنێک بەلگە هەنە ئەندامین کۆمیتەیە دەبێژن پشتڕاست دەکەین کۆ سەرۆکی ئەمریکی نەدەخواست ینی نەدەخواست وێ گۆتارێ بوی شێوەی پێشکەش بکە شێوەیە کۆ هەموو شێوەرمەند و کەسێن دەردۆراوی دخواستن بێژن کۆ تونند و توژیە ڕەخنە بکە و کەسێن کۆ ئێریشی ئاڤاهیا کۆنگرسی ڕەخنە بکەن وی داناڵد ترامپ نەتخواست کۆوەیەکێ بکە ئەف هەموو تشتانە وەکو بەلگە ئیرۆوێ بۆ جارایەکێ بۆ خەڵکی ئەمریکا وەرە پێشکەشکردن. سیروان وەک دەزانی دادگایکردنی ستیڤ بەنێن ڕاوێژکار و استراتیژیستی باڵای سەرۆکی پێشووی ئەمریکا داناڵد ترامپ بەردەوامە دادگایکردنەکە پەیوەندی بە ئامادە نەبوونی ناوبراوە هەیە لە بەردەم لێژنەی لێکۆڵینەوەدا بۆ ڕووداوەکەی شەشی مانگی یەک زانیاریێنوەکان چین لەم بارەیەوە پێ دوایە ئەمڕۆ ئامادە بێ؟ دو سێ ڕۆژە سێەم بوو ینی چارشەمێ سێ ڕۆژان سەر هەف دارزاندنا ستیڤ بانن ژعالیە دادگەهێکێ بە ئاهاتە لە دارخستن وەکو تەژی گوت بەفراو لەسەر وەیەکێ کۆ ستیڤ بانن ڕاوێژکارێ بەرەیە داناڵد ترامپ نەدخواست ینی ئەو داخوازە vê کۆمیتەیە کۆنگرسێ قبول نەکرد کۆلوێ دەکێ وەکو دیدەوان وەکو شاهد بەشدار ببە ji ber wilo niha wezareta dadweriyê ev dozahan li dijî wî vekiriye û dozgir dibêjin ku wî bêrêzî li Kongresa Amerîkî kiriye û li ser vî esasî ew tê darizandin. Niha parêzerên Steve Bannon çi dibêjin? Dibêjin ku ewaya tenê di prosesa dan û
نوستندن دبو لقل اندامين في كوميتايا هالبجارتي وقت نياز نبو کو رزیل یعنی به رزیل کنگرس بکه و نچه وکو دی دوام بشدار نبه او تنه دقوناغا دانوستندنه ده بوش برولو گلکی گرینگه دوزگرین وزارت دادوریه دخواستن کو دو بداوی بکن او جوینا یعنی رونشتنین گهداری کرنه دا کو بلکی ایرو تشتک درکه یعنی وکو بریارک درکه کو ببه بشک بلگین لدجی سروک امریکی دونالد ترامپ دجوینا ایرو ده لی او یک بلکی نیکرن زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارم سیروان قەچۆ کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. دەخیلۆک دەزانی هێشتا لێرە بەیانی زووە و دانیشتەکانیش ئەمڕۆ دەستی پێ کردووە و ئەنجامەکانی دانیشتنی ئەمڕۆ هێشتا ڕۆنیە ئێمەش وەکو خەڵکی ئەمریکا و ئەوانە هەموو چاوەڕێین بزانین ئەنجامەکەی ئەمڕۆ چی دەبێت. بێگومان و هەموو لایەک چاوەڕوانی ئەنجامی کۆتایی دەکاتن بزانێت کە ئەم لێکۆڵینەوە دەگا بە چی بەڵێ پشتی ناوبەڕێکی ئەمێ ڤەگڕن جەموا و بەرسەڤا لایەنین جودا وەرگرن لەسەر بمبارانکردنا هاوێنگەهاکێ لە زاخۆ. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرن وڵاتین یەکگرتین ئەمریکا ئێریشا دوه لەسەر هاوینگایەکە پارێزگەها دهۆکێ شەر مەزار کردا خویانیا وەزارەتا دەرڤە یا ئەمریکی دەبێژە کوشتنا سیڤیلان ناهێت پەسەندکردن و دەبێت تەڤایە وڵاتان ڕێزێ لە پێگرتنیان خوا بگرن لە گۆڕی یاسایên نێفنەتەوەی و پاراستنا سیڤیلان دەناو وان یاسایان دەیە داخویانیا وەزارەتا دەرڤە ئەمریکی دەبێژە ئەم سەرخۆشیە لە ماڵباتên کوشتیان دکن و هەفسۆزین بریندارانە ئەم بەردەوامن لەسەر پشتەوانیا خوای یا بەهێز لە سەروەریا عێراقی و ئەولەهی و گەشەکردناوی و یا هەرێما کوردستانە عێراقیژی. وەزیری دەرەوەی عێراق ڕۆژی چوارشەمە سەردانی سەیرانگای پەرێخی سربەزاخۆی کرد کە تێیدا بەهۆی بردومانەکانی ڕۆژی چوارشەمەی تورکیاوە 8 کەس تێیدا کوژرا و 23 کەسیش بریندار بوون. حکوومەتی عێراق ڕایگەیان کە بانگێشتی باڵوێزی عێراقی لە تورکیا کردووە بۆ ڕاوێژکردن و تورکیاش کردەوەکە ڕەت دەکاتەوە و دەڵێ هێرشەکە کردەوەیەکی تێرۆریستی بووە. فواد حوسێن لە شوێنی هێرشەکەدا قسەی کرد و گوتی سەرجەم نوێنەرانی عێراق هەڵوێستێکی یەکگرتویان هەیە سەبارەت بەم کارە ساتە و گوتیشی ئێمە لە عێراق ئەم کردەوەی تورکیا شەرمەزار دەکەین و داوا لە هێزەکانی تورکیا و چەکدارانی پەکەکەش دەکەین کە شەڕەکە ببەنەوە ناو ناوچەکانی خۆیان. بە دەهان وڵاتیین عێراقی لە پێشبالوزخانە تورکیە لە بەغدای گەهان هەف ji بۆ نیشاندانە نەڕازیبوونێ لە هەمبەر عێریشا تورکیە لەسەر پارێزگەها دهۆکێ کو تێدا 8 سیڤیلên عێراقی hatibûn kuştin bombarana topxana Tirkiyê havîngeha çiyay lê devera Zaxo kiribû armanc. Tirkiye haşa li ragihandinên Iraqê dike ku di encamê wê de 8 kuştî û 23 birîndar hebûn hikûmeta Iraqê wî bi karekî teroristî dide binavkirin. Hikûmeta Iraqê got jî ew gazî diplomatê xwe li Enkerê dike ji bo şêwirê. Şer di nêvbera xwepêşanderan û polîsan da derket. Xwepêşanderên danên dî li bajarên dîyên Iraqê nerazîbûn kirin û gotin ku Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan terorist e. Nûnerê netewên girtî li Iraqê jî di peyamekî Twitterê de ew êriş şermezar kir û daxwaza lêkolînê kiriye. لە ئەنجامی بردومانەکەی تورکیا لە گوندی پەرەخ سەر بە ئیدارەی قەزای زاغۆ ژمارەیە گەشتیان لە باشوور و ناوەڕاستی عێراق گیانیان لەدەستدا و دوای زانیاریەکانیش دەڵێن تاوەکو ئیستا بۆ هۆیەوە 10 کەس کوژراون و 25 کەسیش بریندار بوون. راپۆرتێک دەبینین پێکەوە لەم بارەیەوە. جاگەرێ بمبەبارانە تورکیە بوو دەبەرن ئیدارە سەربەخۆ یا زاخۆ هەژمارەك ji گەشتیاران بوونە قوربانی تۆپخانە و موشکên تورکیا گەشتیارên باشوور و ناوەڕاستە عێراقê li gundê perek ser bi nehiya derkarê vekirina armanc و zarok genc û jin bûne qurbanî vê birdomanê. Wekî me dîtî em geştiyara doî me dibin em herrot çin em geştiyara dibin wêrê em rîniştî bîn bin keprê ve neferên me ji hemîd avê de bîn
خوا یاری کردن افتشتی وسا همه مدید نامدیدی طوبکات خال نیوا آویدا و مهدی خواه ندید ام همی گیش بین الوارا هندک رابین و هندک کلخمان آویدا و نفرک مخواه برین داره خطر برین دهوکه کچکه برا رهنه برین داره سر میگن ناف عربا دا برین داره تایم خود ترکی خورتک جی خلک بغدا یک جی بریندارن بویرا بمبا بارانه بحثا که لیکا یکی یا بمبا بارانه دکت اللي شفناه الصواريخ نزلت ايه بالمصيف بالمصيف نزلت علينا يا مديتي موشك عسمانا بسر هافنجه هدهات خواري قالك بريندار بون كشتي هنا بتنه دناف جروب مدى بينش حتى هشت كسا هنا افا جارة يكي ام دشنوي دري من الجروب مالت من الشركه بالثمانية ميتي يعني هاي اول مره تروحون هناك لو اول مره نروح خلکی هاوینگا پرخه ددن دیار کنن کو ترکیه بر دوام گندو دبرین وان ینگشتیاری بمبا باران دکن طوبک دگندیه مثل ملک خوابین طوبک دینان هر دو برین دار کنن بری تقریبا احتمال 10-15 روزه پاس گندی دوری گندی بی طوبک نیوان دان اول که تو ببینی اف کارسات هنده مازن ریدا یعنی اول خلک اول یعنی هم ده انوان دینن یعنی اولش گندی پرخه هاتن کشتنی یعنی اول خلک منه ملت منه چه خوابنی گنده پرخه وگاوه جه کی گشتیاریه یعنی نه و نه چونه چیایی اوه هاتن یعنی روزانه 20 کوستر کم 20 کوستر 3 کوستر تین وی جسری پرخه وگاوه توپه که لیوان دا یعنی بچی که چه زن بخواه نخوشخانه بیدار لزاخو بردف که سخلمی زاخو بحثا هجمارا قربانیین بمبا بارانا ترکیه دکت ین تاکو نهل جمعان هاتین تومار کرن در نوا نخوشخانه دا چهار سریت ورگرن هندک شوانا دی پیت ویب نشتگریه بن و 8 کسان گیان خال دزدایه نوا نخوشخانه هوار هاتنا زا خدا لی او کسی هاتینا روانه کرن بودهو که دیو گوره زانیاریان کد بیشن کسی که شوانا بریو گیان خواج دزدایه او 9 کسان گیان خواج دزدایه 23 کس بریندار بوده و بویره لسر آست عراق و هریما کردستان دنگ بدا جهر سه سروکاتین عراق و هر دو سروکاتین هریمه ناراضی بونا خو برانبر بمبا بارانا ترکیه دان دیار کرن و نونر سروک وزیر عراق محمد البیاتی سردانا بریندارن بویره کر لنخوشخانه هوار هاتنه لپارزگاه دو هجای کتنه تا درست که ناوه راپورته لدیو دا خویانی ریوه بره گشتی سخلامی دو که 10 کشتی و 25 بریندار هنه سلام علایی دنگ امریکا دوهاک وزارة الدرفة تركيا راقهاندرين إراقيان ردكا ودي بيجا أو قلق هزرا كيم كرنا قربانيان دكا دناف مدنيان دا لدميكو أو إريشان لدجي بيكيكي أنجام دا هر چاوابا برسفاتون جي قلق آلين إراقي دركتنا لهم بروي بمباران كرنا تركيا لسر هاوينغاها لزاخو جبو بتر شرفاكلو زانياريان انداوي بمرة بامنرين دنجي امريكا سلام بالاي لدهوكي وايوب دمير لانكري ودلشاد انورجي الجباجار السليماني بمرة بجي سلام يزدز بكم سلام داوين زانياريين لسر قربانيان لسر ويم ايريشاهاتي كرن دو تشب دستكتنا بله داوی زانیاری کو بری دمکی هم نخوشخانه هوار هاتنه بوین لپارزگاه دو که روشا سه بریندار شوان روشا که آلوزه پشتی ما پرس یک نجدارن کو نشترگری کری گوتی یک هسوان لجر چاودریا چردایه و روشاوی گلک خرابه هیوی خواستن کو دیان خوش دست نداتن لگلک یه به امید بو کو اوجی گلک مترسی سر جیانوی هیا آنکو حتی نکل دیو داوی زانیاری و دیو داوی دا خویانیاری و بر گشتی ساخلمی دهو که کو شانده که پارلمان عراق و دیسان شانده که وزارت ساخلمی یا عراق و هریما کردستان سردانا دهو که کرن و سردانا زا خوشی کرن جبو همان مرم جنزیک تماشای روشا بریندارا
وان نخوش لخستخانه بکن ریوبری دا خویا کرن کو تنه 22 بریندار ماینت نخوشخانه با الزاخو و دهوکه اوید بریندار روشا 3 کسا شوان خرابه 9 کسا جان خوش دست دایا و پرنگه که فرمی الفروتخانه هولیره اجلای سروک هرمه و به بله هەلبەت ئەم دەزانین و زارۆکێکی یەک ساڵی دناف کوشتیاندایە و ژمارە کوشتیان هەنێک دەبێژن هەشتن هەنێکژی دەبێژن هەنگەلک سوپاس سەلام ئەمێ ئەگەر دەمێ مەما ئەمێ پرسیارە کارڤەدانە خەڵکێ هەرمی بکەژتە لێ ئەنها بچن ئەنکەری و ئەیوب دەمیر ئەوژی بمەڕە ئەیوب کارڤەدان لە ور چاوای بتایبەتجی هەڵوێستی حکوومەتی زانی لێ ئۆپۆزیسیۆنی و هەدەبێ بتایبەت ئەو چ دەبێژن Ana li vê derê tedî hikûmet yekser dibêje ku ev çalakiyeka ew e yani ev bûyera ku hatiye çêkirin bi warê terorîstî an jî rexistina terorîzmê çêkiriye. Lê rastî muhalefet an jî opozisyon wek desthilatiyê nafikire HDP daxuyîniyeka nivîskî da yani Desteya Rêveberiya Nabendiya HDP da hate diyarkirin ku ev tiştê ku hatiye çêkirin bûyera ku qewmiye ji aliyê Tirkiye ve hatiye çêkirin o yekşi eva wek mîna bûyereka Roboski'ye pênase kir yani eva dubare Roboski binav kir aliyê din da jî HDP daxwaz kir ku pêwîst e ku yekser parlamentoya Tirkiye derheqê vê ew ê da bicive da aliyê din da jî dîsa em dikarin bêjin ku yani opozisyona da bertekên din jî hene mesela partiya dahatû serokê partiya dahatû Ahmet Davutoğlu got ku sersaxî xwast piştî got ku lazim e ku ev bûyer were diyar kirin dîsa yek daxuyînek jî ji serokên partiya Devayê Alî Babacan ve hat dîsa sersaxî ew jî daxwaz kir ku got ku lazim e ku Tirkiye hevkarî li gel Iraqê an jî Rêveberiya Herêma Kurdistanê bike û vê bûyerê derxin holê. Yani li Tirkiye ana vê rewşa hanê dikarim bêjim ku du xetî da tê temaşe kirin hikûmet dibêje name çê nekiriye yê dinê jî bi şiklekin temaşe dikin. Eger demê meha dîsan em ê vegerin cemte lê Êsta Dilşad Enwer li Silêmanî legal mane kake Dilşad yani me cariyekêm niye Tirkiye pelamarî Herêmî Kurdistan û Iraq vegiştiye datin û be dron be firoka karî tirî leşkerî encam dida medenî ji dekujin belam kardanewey em cara zor tund bû hokarekê çi ye بەڵێ دیارە وەک خۆتان ئاگدارن کە کۆمەڵێک هۆکار هەیە کە بۆتە هۆی ئەوەی کە با بڵێن ئەم جارە جیاواز لە جارەکانی تر ڕایگشتی دژی بۆمبارانەکەی تورکیا دروست ببێ یەکێک لە هۆکارەکانەوەیە کە تورکیا ئەو شوێنەی کە بردومانی کردووە ناوچەیەکی گەشتیاریە و ئەوانەشی کە بوونەتە قوربانی هەمویان گەشتیارن و بڵاوبوونەوەی دیمەنەکان بەو شێوەیە کە کوژرا و بریندارەکان تا ڕادێک لە عێراق ڕایگشتی دروست کرد و دروستکردنی ڕایگشتی شعبی عێراقی و ڕوژان و ئەم ڕوژانە وای کرد کە وەکو هاوشەوەی جارانی پێشوو هەم حکوومەتی عێراقی و هەم لایەنە پەیوەنددارەکان نەتوانن کە لە ئاسک و بردومانە بێدەنگ بن ئەمە لەلایەک کە شعبی عێراقی یان خەڵکی عێراق بە تەواوەتی وروژاوە و داوای هەڵوێست لە حکوومەتی عێراقەکە و ئەمەش وای کرد کە حکوومەتی عێراق بە تایبەتی کە خۆی لە دۆخێکدا نییە کە بتوانێت ناڕزایەتەکانی خەڵکی عێراقی بە هەند وەرنەگریە ئەمە خاڵێکی تریشانەوەیە کە زۆربەی یان تەواوی قوربانیەکان عەرەبی ناوچەکانی خواری و عێراقن کە گەشتیار بوون ئەمەش وای کرد کە شارعی عێراقی زیاتر لە دژی تورکیا بوروژە و خاڵێکی تریش پەیوەندی بە و فەرموو قسەکە تەواوکە خاڵێکی تریش پەیوەندی بە ڕێکنەکەوتنی نێوان ئێران و تورکیاوە هەیە لەسەر ئەو سەردانی کە چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی تورکیا بۆ ئێران ئەنجامیدا کە ئێرانەکان بەتونی دژی هێرشی رووسیا بوون بۆ هێرشی تورکیا بوون بۆ سەر ڕۆژاوایەکان هەموو ئەمانە بوون کۆمەڵێک هۆکار کەوای کرد هەم لەم کاتەدا هەم ناکۆکی ئیقلیمی دروست ببێ و هەم لە ناوخۆیش فشارێکی زۆر هەیە لەسەر لایەنە عێراقیەکان کە ئەمە قبوڵ نەکەن بۆیە لە ئێستادا تورکیا پێچەوانەی جارەکانی تر کەوتوتە مووقفێکی زۆر لاوازەوە بۆیە لە ئێستادا توانم بڵێم نکۆڵیشی لێکا بەڵام دوای ئەوەی کە شەوی ڕابردوو حکوومەتی عێراق لیژنەی پێکێنا تا ڕادێک بۆیان ڕووی بۆیە کە بردومانەکە لایەن تورکیاوە ئەنجام درراوە بۆ ئێستا ئەوەی کە بڵێن باشە دڵشاد ئێمە چاڕوان دەکەن لە داهاتوودا بزانین عێراقیەکان چی دەکەن چونکە ئێمە دەبین هەڵوێستی زۆر تون بەرامبەر بە تورکیا هەیە ئەم جارە و داوای هەنگاوی جدیش دەکەن بەڵام بچمە لای سەلام ئێستا سەلام ینی خەڵکی
دەڤێت دهۆک و زاخۆ ئەوانە چ دەبێژن چکۆم زانین چەند بنگەهێن لەشکری تورکیا دووەردە ژیهانە بژ بۆ vê ڕوودانی خەڵک چ دەبێژن بله حتی نو که هلوست برانبر تایبت اگرم بحث جمعوری بکن هلوست که واسا نهاتیه دیار کرن که بیجین هلوست که یه پایه برزه یه بلند جلای جمعوری پارێزگاها دو کنه چونکه اوه نجارا یکی دویه اف بویره رو دن هر چند اوه جاره بویره که برفر هبو و گلک قربانی جره هبون لیتن چندین ریک خرایون سویل آنکو چندین گروپا تن بیان ناراضی بونه در خستینه لی اوه ویه که ناگتن که اوه بس بیتن بو وان کارساتن بی رنگی چونکه هجماره که زیده یا بنگه سربازی یه ترکیه لی حریم کردستان بتایبت لی پارێزگاها دهو که هنه اوه دبیت جه هنده که همید ما خل یه مترسیه دا بو بردمان هر رنگه که بیتن چونکه یه تاتینا گلک تناوا حریم کردستان دا و بنگه هیوان روز بروجه یه پتر لشکر کشید کن بو ناف حریم کردستان بو نیزی کی باجرا اوه مترسیه حرم ازنه کنو که خلق بحث هندت کتن دبیجن گرنگه حکومت حریم کردستان حکومت بغداد نتوین یک بوی بین سرخطو و سنوره کی بو و بردمانی و لشکرکشی ترکیه بدانن بله سلام بالای پیام دنگ امریکا لدوکی گل که سپاس و هر واسا ایوب دمیر جا انکری به مره بو بداخواز لیبرینی وقتی ما گل کرتا نما و دلشاد انور جی پیام دنگ امریکا لسلیمانی به مره بو گل که سپاس جبوا زایلی دهنان برنامه‌ی فرهنگی و هنری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان لە کاتێکدا کە هێشتا شەڕ لە ئۆکرانیا بەردەوامە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا ڕۆژی سێشەمە گەشتی بۆ تاران کرد بۆ گفتوگۆکردن لەسەر سووریا لەگەڵ هاوتا ئێرانی و تورکەکەی بەڵێن ساڵح لە بڕگەی ئەم هەفتەیەی لەگەڵ ڕووداوەکاندا تیش دەخاتە سەر کۆبوونەوە لووتکەیەکەی ڕۆژی سێشەمەی ئێران و ئەو کۆبوونەوەی ئەو سێ سەرکردەیە پێکەوە بینەری ئەم بەشەی بەرنامەکە دەبین. پێم وابێ هەڵەیەکی تکنیکی هەیە دەڕێنە لای هاوکارم بەڵێن ساڵح بۆ بەرنمەیەکی تایبەت لەسەر دانیشتنی پوتین لەگەڵ هاوتا ئێرانی و تورکەکەی فەرموو بەڵێن لەگەڵمان بۆ پێشکەشکردنی بەرنمەکە و ئێمەش دەیبینین لەگەڵ بینەراندا پێکەوە. سپاس بەفراو. ڤلادیمیر پوتین بە هەگبەی شەڕی ئۆکراینە و کۆمەڵە سزای قورس و هێرشەکانیشی لە ناو سووریادا. ڕەجەب تەیب ئەردۆغان بە دەستێوەردان و سیاسەتەکانی لە سووریا و لە ناوچەکەدا دەچنە تاران و لەوێش ئیبراهیم ڕەئیسی بە بارێک لە کێشەی ناوچی و جم و جۆڵی نەخوازراوە لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێشوازیان لێ دەکات و کۆبوونەوەیکی لوتکەی دەکەن و دەڵێن کۆبوونەوەکەیان لە پێناو ئاشتیدایە لە سووریا. ئێمە هەمیشە پشتیوانیمان کردووە لە چارەسەری سیاسیانەی قێرانی سووریا بە پێ ئەو ڕێککەوتنانەی کراون و بە پێ دانووسانەکانیش لە دەستوری وڵاتەکە. کانی کۆمەڵگەی نێونەتەوەی لەسەر ئاڕاستەکانی ئەو سێ وڵاتەی هاوپەیمانێتی ئاستانە بەڵام سەرۆکی رووسیا ستایشی خۆیان دەکات. بەگشتی کاری هاوبەشی رووسیا و ئێران و تورکیا بەشدارە لە چارەسەرکردنێکی هەمەلایەنەی قەیرانی سووریا و زۆریش کاریگەرە. سوپاس بۆ یارمەتی و پشتیوانی وڵاتەکانمان ئاستی توندوتیژیەکان زۆر کەمبوونێتەوە و ژیانێکی ئاشتیانەش جێگیر دەبێتەوە لەگەڵ گەشەکردنی قۆناغ بە قۆناغی ئابووری و خزمەتگوزاریەکانیش. بۆ سەرۆکی تورکیا تەواوی دید و بۆچوونەکانی خۆی لە بەرەنگاربوونەوەی هێزە کوردیەکانی سووریادا چڕ کردوێتەوە.
Biz değerli dostlarımızdan Türkiye'nin گوێم لێدوانەکانی دۆست ئالیزەکانمان بوو کە لە نیگەرانیە ئاسایشەکانی تورکیا تێگەیشتوون شانازیر پێوە دەکەم هەرچۆنێک بێت بە وشە برینەکان ساڕێژ نابن شانەوەی تەواوەتی پەکەکە بۆ پێدا و یەپەگا بەلایانی کەمەوە 30 کیلۆمەتر یەکێکە لە بەندەکانی ئەو ڕێکەوتنەی کە پێشتر کراوە. خەڵی هاوبەش لە نێوان رووسیای ڤلادیمیر پوتین و تورکیای ڕەجەب تەیب ئەردۆغان و ئێرانی ئایەتوڵڵا عەلی خامنەئیدا بەرەنگاربوونەوەی سیستەمی دیموکراتی جیهانی و هەروەهاش بەرەنگاربوونەوەی ئەمریکایە لە سووریا و لە ناوچەکەشدا. دکتۆر مەهدی بوبەکر پسپۆڕی زانستە سیاسیەکان ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە میوانی لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر مەهدی سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت ئەمێ بزانم بەڕای جەناب ڤلادیمیر پوتین ڕەجەب تەیب ئەردۆغان و ئیبراهیمی ڕەئیسی ئەتوانن ئاشتی لە سووریادا بێن نارە؟ بە بڕای من ئەم سێ دەوڵەتەی کە جەنابەت ناوتێنان لە چەند ساڵی ڕابردووە نەک نەیانتوانیوە ئاشتی لە سووریایە بەدیبێنن بەڵکو بە پێچەوانەوە هۆکارێک بوون بۆ زیاتر تەشەنەسەندنی کێشەکانی سووریا و ئاڵۆزبوونی زیاتری کێشەکانی سووریا و سەرهەڵدانی دەیان کێشەی ترکە سەر ڕای کێشە سیاسیەکان کە لە سووریایە هەبوو دەیان کێشەی تائیفی و کێشەی ناوچەگەرێتی ئەوانەی کە چۆن لە کێشەکانی خۆیان وەکو چۆن ئێرانیەکان کێشەشی ئەگەراییان هەیە بە هەمان شێوە کێشەیشی ئەگەراییان لە سووریای دروست کردووە بە هەمان شێوە تورکەکان کێشەی تورکمانەکانیان لە سووریایە ئوروژاندووەواتە بە شێوەیەکی گشتی ئەم سێ دەوڵەتە لە جیاتیەوەی بەشێ بن لە چارەسەرکردنی کێشەی سووریا زیاتر بەشێکن لەوەی کە قەیران کێشەکان قوڵتر بکەنەوە. بەشە دکتۆرۆکو جەناب داماژەی پێدەکەی بەشێکن لە کێشەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئایا ئەتوانن ئەو ئامانجە سیاسیانەی کە خۆیان هەیەە لە سووریادا بەجێ بگەێنن رووسیا بەندەری تەرتور و هەروەها پێگەیشی استراتیژی دەوێت لە سووریادا تورکیا دەخوازێ بە هەموو شوێ بەرەنگاری کورد بێتەوە لە سووریادا ئێرانیش وابەستەیە بە پرەنسیپی ئەگەرایی خۆیەوە لە سووریادا. لە کۆتاییدا پێ دوایە ئەو ئامانجانیان بۆ بێتە دی؟ ئەگەر ئێمە سەری دە ساڵی ڕابردوو بکەین ئامانجی سەرەکی دوو دەوڵەتی یەکەم رووسیا و ئێران ئەوە بۆ کە پارێزگاری لە ڕژێمەکەی بەشار ئەسەد بکەن و نەهێڵن ئەو ڕژێمە بکەوێت و ڕژێمێکی بەدیل بێتە سەرکار. و لە ماوەی دە ساڵی ڕابردووە توانیوانە ئەو ئامانجیان جێبەجێ بکەن و ئەهدافەکانی تریەوە ئامانجەکانی تریشیان لە پاڵ ئەو ئامانجەیە جێبەجێ بکەن. ئەوەشی سەبارەت بە تورکیایە کە کێشە سەرەکیەکەی تورکیا لە سووریایە بریتێ لە کێشەی کورد و ڕێگەنەدان بەوەی کە کیانێکی قەواریەکی سیاسی وەکو هەرێمی کوردستان لە سووریایە دروست بێ نەیتوانیوە بە تەواوەتی ئەو ئامانجەی بەدیبێنێت بە پێچەوانەوە ڕۆژ بە ڕۆژ ئەم قەوارەیە پاڵپشتی هێزە خۆراوایەکانی بەدەستێناوە بەڵام لەگەڵەوەیشە لە نیتاقێکی مەحدوودە تورکەکان توانیویانە لە هەندێک لە ئامانجەکانیان جێبەجێ بکەنەوە گەوەی کە توانیویانە لە چەند ساڵی ڕابردووە هەندێک لە ناوچەکانی کوردستانی سووریا بە تایبەتی لە ئەفرین و لە کۆمەڵێک شوێنی تر داگیر بکەن و ئێساش لەخوا ئامادەکردنان بۆەوەی کە چەند ناوچەیەکی تر داگیر بکەن بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ئێرانیەکان و ڕووسەکان ئامانجی خۆیان جێبەجێ کردووە و تورکەکانیش لە چوارچێوەیەکی بەرتەس کە توانیوانە هەندێک لە ئامانجەکانیان بەدیبێنن. بەر لەوەی بەشێکی تری ئەم بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا بە کورتی پێم بڵێ پاش ئەوەی کە رووسیا وەکو دەگوترێەوە هەروە ئێرانیش ئەویان ڕەت کردوێتەوە پشتیوانی تورکیا بکەن بۆ ئەگەری ئەو هێرشەی کە بڕیارە بیکاتە سەر ناوچە کوردنشینەکانی تورکیا ببوورە سووریا دەشگوترێ ئەمریکاش بە شێوەیە لە شێوەکان پشتیوانیکردنی تورکیای ڕەت کردوێتەوە جا پرسیارەکە لەوەدایە ئایا تورکیا ئەو هێرشە دەکات دوای ئەو ڕەتکردنەوانە بە کورتی تکایە؟
دوای ئەو ڕەتکردنەوەانە ئەگەر ئێمە ڕفتاری ئەردوغان لە چەند ساڵی ڕابردووە بکەینە پێوانە بڵێ ئەردوغان ئەو مجازەفەیە ئەو ڕیسکە ئەکات و هێرشەکە ئەنجامەدا ئەگەر بەڵام بەگەر بە پێوانەی منطق و لۆژیک بیری لێ بکەینەوە ئەبێ لە دوای ئەو ڕەتکردنەوەانە هێرشەکە ئەنجام نەدا بەڵام بە خوێندنەوەی خۆم بۆ ڕفتاری سیاسی و ڕفتاری چەند ساڵی ڕابردوو ئەردوغان بڵێ هێرشەکان جامەدا و حاڵی حاضر کە من و جەنابت لەم گفتوگۆیە یان ئەنجومەنی ئاسایشی نیشتمانی تورکیا خەریکی گفتوگۆکردنە لەسەر چۆنێتی ئەنجامدانی هێرشەکە. دوو وڵات لێرەدا گرنگن ئاماژە بە هەڵوێستەکانیان بکرێت لەسەر ئەو کۆبوونەوە لوتکەیە. ئەمریکا دەڵێ سێک هۆکار هەن بۆ بەشداری ڤلادیمیر پوتین لەو کۆبوونەوە لوتکەیەدا. یەکیشیانەوەیە کە پوتین هیچ خواستێکی نییە بۆ دانوستاندنکردن تا کۆتایی بهێنرێ بە شەڕی ئۆکراینە. با بەڕێز پوتین خۆی بڵێت بۆچی بڕیاری داوە لەم کاتەدا بڕوات، بەڵام بەلای منەوە سێشت هەنوەهایان کردووە بچێتەوە کۆبوونەوەیە. یەکەمیان ئەوەیە کە بەڕێز پوتین و رووسیا هەروە دێ و لە پراوێز دەنرێن، ئێستا شتا یارمەتی بدرێن ڕوو لە ئێران دەکات. دووهەمیشیان ئاماژەیە بەوەی بنەما پیشەسازیە لەشکریەکەی ناتوانێت شانبەشانی ئەم شەڕە بێپاساوی ئۆکراینیا کار بکات. سووریایەکانیش سەرکەوتنی ئەو کۆبوونەوە لوتکەیە لەوەدا دەبینن کە داواکانی تورکیا ڕەت کراونەتەوە بۆ هێرشکردنە سەر ناوچە کوردنشینەکانی سووریا. لە پەیوەندی بە کۆبوونەوە لوتکەیەکی تارانەوە ئێمە بە ئەرێنی دادێنین. بێگومان دەزانین ئەمە کۆبوونەوەی لوتکەی سەرۆکڕەیسی و سەرۆکپۆتن نەبووە، لایەنێکی تریش بەشدار بووە. جاو لایەنەی تر زۆر ئامانج و سیاسەتی هەبوو کە دەیویست بیسەپێنێت بەسەر کۆبوونەوەکەدا. دکتۆر مەهدی، کۆبوونەوەی ئەستانە تەنانەت کۆبوونەوەکانی ژنێڤیش بەشداری خەڵکی سووریا لایەنەکانی کە ئۆپۆزیسیۆنی سووریان چەندە لەم کۆبوونەوەانەدا بە تایبەتی لە کاتێکا کە دەبینین ڕۆژی سێشەممە پوتین ئەردۆغان ڕئیسی دەبنە خاوەن بڕیار بۆ ئایندەی سووریا یا با بڵێم خۆیان دەکەنە خاوەن بڕیار ئەی پێکاتەکانی سووریا لێرەدا. من ئەو پرسیاری جەنابەت بە شێوەیەکی ترەکەم ئەی حکوومەتی بەشار ئەسەد و دەوڵەتی سووریا لێرەدا موقعێت و شوێنیان چییە لەم کۆبوونەوانە و لەم گفتوگۆیانی کە دەربارەی چارەسەرکردنی بەناو لە بینی دوو قەوسا بە ناوی چارەسەرکردنی کێشەی سووریاوە ئەکرێ. ئێمە لە چەند ساڵی ڕابردووەوەی کە بینیمانە ئەم سێ دەوڵەتە بە تایبەتی ڕووسیا و ئێران خاوەنی بڕیاری هەوڵ و کۆتایی بوون لە کێشەی سووریایە و تەنانەت ئەو کۆبوونەوەی کە بڕیارە لە 25 ئەم مانگەیە لە ژنێڤ لە لجنەی دەستوری بکرێت لەسەر داوای ڕووسەکان ئەو کۆبوونەوەی ڕژێمی سووریا ئامادەی ئەو کۆبوونەوەی نابێت لە پێناو لە یان باشترە بڵین لەسەر داوای دەوڵەتی ڕووسیا و لەسەر داوای ڤلادیمیر پوتین بە شخصی لیژنەی لە ئەندامەکانی حکوومەتی سووریا لەو کۆبوونەوەیەدا بەشدار نابن و ئەتوانین بڵین لە ماوەی چەند ساڵی ڕابردووە نەک بەنە ئۆپۆزیسیۆنی سووریا بەڵکو ئەوانەی کە پاشکۆی تورکیان و ئەوانەی پاشکۆی دەوڵەتە عەرەبیەکانی وەکو سعودیا و ئەوانەی کە پاشکۆی ئێرانیشن نەک ئەوانە حکوومەت و دەوڵەتی سووریایش کاریگەریەکی ئەوتۆی لەسەر گفتوگۆکان نەبووە ئەوەی کە لە بەرژەوەندی ئەو سێ دەوڵەتە بوو بێ و باشتر وایە بڵێن لە بەرژەوەندی ئێران و رووسیا بوو بێ بەو شێوەیە گفتوگۆکان چۆتە پێشەوە و لە بەرژەوەندیشیان نەبوو بێ بە لە هەر شوێنێکامە بەسییان بوو بێ توانیوانە گفتوگۆکان پەک بخەن. دکتۆر مەهدی هەر بە ئایا بەنا وەڵامم بدەرەوە داڕشتنی دەستوری نوێ بۆ سووریا دەبێتە بەشێک لە چارەسەر؟ نەخێر. دکتۆر مەهدی زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بڕگەی لەگەڵ ڕووداوەکاندا سپاس و پێزانینم. سەرچاوان زۆر سپاس بۆ جنابیشت. ئێستش دەگەڕێینەوە بۆ دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
ئێران و سووریا ڕۆژی چوارشەمە هۆشداریاندا لە هەر جۆرە ئۆپراسیۆنێکی سەربازی تورکیا لە سووریا. حوسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران لە میانەی کۆنگرێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ فەیسەڵ مەقداد وەزیری دەرەوەی سووریا ڕایگەیان وڵاتەکەی نیگەرانە لە ئەگەری ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەر باکووری سووریا لە میانەی کۆبوونەوەی لوتکەی ڕۆژی سێشەمەی نێوان سەرۆکەکانی ئێران، رووسیا و تورکیا لە تاران دۆخی سووریا لە سەرەوەی بەرنامەی گفتوگۆکان بووە. ئەمیر عەبدوڵڵاهیان هەروەها داوای کشانەوەی بێمەرجی دەستبەجێی سوپای ئەمریکای لە سووریا کرد و گوتی ڕۆژهەڵاتی فوراد یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکانی نەوت و وزە کە بەداخەوە لەم ساڵانەی دواییدا سامانە سروشتیەکانی سووریا لەو ناوچانەی کە ئەمریکا داگیری کردووە تاڵان دەکرێن. تورکیا هەڕەشەی دەستپێکردنی هێرشێکی نوێ دەکات بۆ پاراستنی سنوورەکانی باشووری وڵاتەکەی و لە ئەم ئۆپراسیۆنە پلان بۆ داڕێژراوەش بەشێکە لە هەوڵەکانی تورکیا بۆ دروستکردنی ناوچەیەکی ئارام بە درێژایی سنوورەکانی لەگەڵ سووریا. ئۆردۆغان ڕۆژی چوارشەمە گوتی تورکیا بڕیاری داوە ئەو ناوەندە خراپکارانە کە ئاسایشی تورکیا دەکەنە ئامانج دەریان بکات. و لەشکری سووری بنگەهێن خوا لە کوبانی و عین ئیسا بە هەفکاری دیگەل هێزین سووریا دموکرات هەسەدێ بەهێزکردنە پشتی گەفەین تورکیش بۆ ئۆپراسیۆنێک دی دە هەرێمێدا. تورکیە گەفەکردنە کودی عێریشێکی بکە سەر باکووری سووریەش بۆ دامەزراندنە هەرێمەکە بێچەک 3 کیلومتران لەسەر سنووری وڵاتی خوا ji بۆ بەرسینگرتنە هێزین کوردان و ئەمریکا پشتەوانی لەوانە دکات. وەزارەتە دەرڤایە سووری چەندین جاران هۆشداری دایە ئەنکەرێ ژاگەری عێریشەکە دی دێ هەرێمێدا. ئیران هەفبەندە سووریایە دەبێژە و ئەو دێ ji بۆ چارەسەریەک دیپلۆماتیک ناوبەریە بکە. دەگەڵوان پێشهاتان دوه راپۆرتان ئەشکەرە کرد و درۆنەک تورکیا عێریش کردیە سەر جهەکی لە باژارێ کوبانی و دوو کەس کوشتنە ji بۆ پێتر پێزانینان لەسەر پێشهاتین کوبانی پەیامەری دەنگی ئەمریکا محمود باڵی ji wir بە مەڕەیە. محمود چ زانیاری هەنە لەسەر ئەو عێریشا درۆنان بەری و ئەس پرسیارە ئەو پەیامن و هێزین سووری لە هەرێمی هاتین نەدانین بکەم. بله دم باش دهو دما ایواره پره ایواره درونک ترکی ایرشک روجاوای کوبانی ناوا باجیر دافریکانی در انجام و ایرشه دا تک کس زیان خوش بسان ایرون ناوند راگاندین یا حزب سوریه دموکراتیک قصد گوتبو او هر کس اندام ایوانن لهاتبون کوبانی زبو سردانا مالبات نه وکی لشکر هاتبون کوبانی وکی واتین کوبانی هاتبون سردانا مالبات خواه هر وها دل به ایرشه دا یک بریندار جه هیا شما ابناء ایرشایا که یعنی هر کو ترکیه قالا اپراسیونه که تل هرم روجاوای کردستان با روجلات سوریه دیرا لفو تفجرا درون ناجین زیاده ده یعنی بله باشه او مثلا کو هزین سوری هاتن دانین دو هرمی دا يعني جبو هلبتا قف جبو راستاندنا قفين تركيا تشد بيجن خلق وكوتو كماندارين لشكري لوري تابدت هسا دي نزيكي واني وانا ناس ديكيا وتشد بيجن بله زي شخوا بشتي صار 2019 جو تركيا ايشا جريت في سريكانيه كربو ركفتنك دنافري قصدي وهزن ريجيم سوريا تشي بود بن غارانتيا روسيا دا جو هناك لشكرين ريجيمي لسر كينور كوباني عين عيسى وهروها ممجي بلاف بجبو ريغرتنا لفيش اوبراسيون كرنوج آلية تركيا نها بشتي دما داوي جو قفن تركي ديتا زيدا بونجو ديتا وي اوبراسيون كبيك بينه طايبت لبمجي وملي عين عيسى وترفعت لملي كونها امتدا اجمارا لشكرين ريجيم سوريا زيدا بون او لشكر لسر خط السينور يا جريت بي منبجي وعين عيسى بلاف بون تشت نو دفي بلافونيتا گوفه جاره لشکری رژیمه هوا چکین گران هاتن خبر رکفتنا بره گو چکی گران تی دست نبون ها چکی گران جی در باز خالق ده ترسن کو ترکیه ایریشه کی بکیان بله یعنی شوا کوشبریا کوبانی و هرمن و دره دما داوود زیدا بو جبر کورنتین و تهدید ترکیه گوه اپراسیون کنو دست بکیه خورد و جوان طایبت خورد و جوان کوبانی کوچبر دبن خلق فرد ترسن
نهابشتي ريكفتنا دنافبري قصد ورجيم دا وهنكي حكومة تركيا جيكوت هجر لشكرين رجيم لسلس نور درباطن أما هنكي أوبراسيون راوستينا أف هنكي حتى جن خلقي تشكر لهين مترسي زيادة وطايبات بو درونجي دم بدم إيريشن أزماني تكتينا أو جي مترسية كالجن خلقي بله محمود بالي بيعمل دنجي أمريكا جوكوباني بمرة بو قال كي سباس محمود دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. مایکرۆسافت ڕۆژی چوارشەمە ڕایگەیان کە کارکردنی بەرنامەی تیمز دوای ئەوەی بۆ ماوەیەک ڕاوەستا دووبارە دەستی بەکار کردووەتەوە. کۆمپانیاکە وردەکاریەکانی لەو ڕۆوە کە پچرانەکە کاریگەری لەسەر چەند بەکارهێنەر بووە ئاشکرا نەکردووە. نزیکەی کاتژمێر دەی پاژنیوەڕۆ زیاتر لە 4800 جار خەڵک راپۆرتیان بە کۆمپانیای مایکرۆسافت بوو کە کێشەیان لەگەڵ بەرنامەی تیمزدا هەیە. بە پێی ماڵپەڕی داوندتێکتر.com کە بەدواداچوون بۆ پچرانەکان دەکات، کۆمپانیا زەبەلاحەکانی دیکەی تەکنۆلۆژیا لە ساڵی ڕابردوودا تووشی پچران بوون وەک ڕاوەستانی 6 کاتژمێری پلاتفۆرمەکانی مێتا کە واتساپ و ئینستاگرام و مسنجری بۆ ماوەیەک لە کار خست. زانایان بەری نەها ئەف بەشە گەردونی مەدیتیە لێ قەت بە زەلالیە کە عەجیبیک و لەڤان وێنەیەن ئەم نەها وێ ببینن یەکەم جارە ji تەلسکۆپا جیمس وێب تین نیشاندان. ئەف ئەنجامی هەوڵەکە هەفپارە ناسا ئاژانسە ئەسمانیە ئەوروپی و یا کەنەدیە و هەلبەت تەلسکۆپ وێب خواخست دیرۆکێ. زانایان پێشتر ئەم بەشەی گردونیان بینیوە، بەڵام هەرگیز بەم شێوە ڕوونا سەرسوڕهێنەرە نەبووە ئەوەی تێلسکۆپی نوێی جەیمز وێب لەڕێی ئینتەرنێتەوە یەکەمین ئەم وێنانی خستە ڕوو بە هەوڵێکی هەڵبەش لەلایەن ناسا و ئاژانسی واڵایی ئەوروپایی و هەروەها کەنەدا تەلسکۆپی وێب مێژووی تۆمار کرد. تەلسکۆپی جیمس وێبی واڵایی پەنجەرەیەکی نوێ بەڕووی گردووندا ئەوەی تەلسکۆپێکی زەبەلاحە. ئێمە باز لە تەلسکۆپێک دەکەین ئەوەی بە هێندەی ڕوبەری گۆڕەپانێکی یاری تەنسە. ئەم وێنانی تەلسکۆپی جیمز وێب دەیانگرێت لە زۆر دوورەوەن. ئەو ڕووناکیی دەیدات لە تەلسکۆپەکە تەمەنی پتر لە 13 ملیار ساڵ زیاترە. هاوکات تەلسکۆپەکە بە دوای ئەو ڕووناکیەدا دەگەڕێت ئەوەی هی سەردەمی بگرە کۆنترە. لە ڕێی ئەم زانیاریانەوە ئەو کۆمەڵە ئەستێرانەی تەمەنیان 13.1 ملیار ساڵە ئیستاکە بینراون و ئامانجەکەش بینینی هەسارەکانی دیکەن ئەوانەی تەمەنیان زیاترە. تەلسکۆپی جیمز وێب ڕێگە بە زانایانی گردوونی دەدات زۆر لە نزیکەوە تەماشای ئەستێرەکانی دەرەوەی سیستمی خۆر و جیهانەکان بکەن ئەوانەی بە دەوری ئەستێرەکانی دیکە لە هەسارەکەماندا دەسوڕێنەوە. زانایان دەڵێن دەبێت تەلسکۆپی وێب بتوانێت پێیان بڵێت کە ئاخۆ هەریەک لەم کۆمەڵە ئەستێرانە ئاویان تێدا بێت یان پێکهاتەی کیمیایی ئەوانەی بۆ ژیان گرنگن. ئەم پرۆگرامە زانستیانە چەندان کاتژمێر بۆ چاودێریکردنی ئەم ئەستێرانە تەرخان دەکات و لە ڕاستیش تاشتی زۆر سەرنجڕاکێش دەدۆزێتەوە و من لەوە دڵنیام. زانایان ئەوانەی کار لەگەڵ تەلسکۆپەکە دەکەن دەڵێن تەلسکۆپەکە هێندە بەهێزە دەتوانێت وردەکاری بێپێشینە شێواز سەبارەت بە گەردوون ئاشکرا بکات. کاتێک تەماشای شتێک بە هێندی ئەم گەورەیە دەکەیت دەتوانین وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە ئەوانەی تەنانەت ئێمە نازانین هێشتا ئەو پرسیارانە چین. جا ئەمەیە ئەوەی واڕوو دەدات. زانایان بەنیازن کارنامەی تەلسکۆپی جیمز وێب لە ماوەی ساڵی داهاتوودا چڕ بکەنەوە. تەلسکۆپەکە چاودێری زیاتری ئەستێرەکانی دەرەوەی سیستمی خۆر دەکات و هەوڵش دەدات وێنەکانی پێکهاتنی هەوری هەسارەکانی ڕۆژانی سەرەتایی گردوون بگرێت. بۆ ئەنتۆنی باڵکی سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.
دەگەل گەهشتنا چاکین ڕۆژئاوایی سەربازی ئوکراینی ڕاهێنانی دەکەن داکو شارەزایی هەبە لەسەر بکارئینانا ڕاکەوت ئاوێژی نوین دژی تانک و هاونان سەربازی ئوکراینی هیوی دکن و ئەف چەک وێ ڕۆژئاوایی وێ ئاراستەیە شەڕ بگهڕن ئەف ئالیکاری دیگەهن لە دەمێک و هێزیان رووسی هاوڵ دەدەن دەستکەفتن پێتر لە مەیدانین شەر لە دوو دەڤەران ئین ڕۆژهەڵاتە ئوکراینە دۆنتسک و لوهانسک بەهێز بکن و پێتر عێریشانژی دیکەن سەر دەڤەرین دیژی وەزارەتە دەرڤایە رووسی گوتیە تەلڤیزیۆنە ڕەشە تودەی یا دەولەتێک و هێزین وان ئۆپراسیۆنین تایبەت زێدەکردنە ji بۆ گرتنا پێتر عەردی دۆ کاربەدەستان گۆژی ئەمریکا دێ چار سیستەمên گەڕۆکên ئاوێتنا موشەکان بدن ئوکراینیا. هۆڵی کۆنسرتی ئۆپەرای سیدنی دوای ئەوەی زیاتر لە 2 ساڵ بە مەبەستی نۆژەنکردنەوەدا خرابوو ڕۆژی چوارشەمە کرایەوە. نۆژەنکردنەوەکە گەورەترین و کۆتابەشی بەرنمەیەکی 10 ساڵەی ئەو هۆڵەیە. لوئیس هێرۆن بەڕێوەبەری جێبەجێکاری هۆڵی ئۆپەراکە ڕایگەیان کە نزیکەی 2500 کەس سەردانی هۆڵی کۆنسرتەکەیان کردووە بۆ ئەوەی سەیری نمایشی ئۆرکێسترای سمفۆنی سیدنی بکەن. نۆژەنکردنەوەکان لەلایەن ویلایەتی نیو ساوت وێڵزەوە پارەی بۆ دابین کراوە و نزیکەی 206 میلیۆن دۆلاری تێچووە. ئەڤون بابەتین ئیرۆدی بەرنەما کورد کۆنەکشندا هەرشاد و بەختەوەر بن و دەکارن بابەتین مەژی و راپۆتین کو هاتین بەڵافکردن جودا جودا لەسەر ماڵپەڕین دەنگی ئەمریکا ببینن هەلبەت کورد کۆنەکشن لەسەر سەتەلایتە NRTژی تێ وەشاندن و لەسەر فەیسبووکی دەنگی ئەمریکا و تەڤایە پلاتفۆرمین دەنگی ئەمریکا تێوەشاندن ئەگەرە ببێ وان راپۆرتانیان هەفپەیبینن کو بەرنامەی داهاتن بەڵافکردن ببینن و دەکارن سەردانە مەڵپەڕین دەنگی ئەمریکا یانژی دەنگی ئەمریکا بکن و هەروەسا لەسەر ئینستاگرام و تەلێگرامیش دەخیل هەروەها ئەتوانن پێم وابێ هەندێک لە بەشێک لە بەرنامەکانی کورد کۆنێکشن لەسەر ئینستاگرام و با بڵێن تویتر و ئەوانەی پلاتفۆرمەکانی دیکەی فەیسبووکی شەڵبەتە کورد کۆنێکشن بکەن. هەلبەتە کەناڵی یوتیوب ژیمە هەیە هەم بەڕاستە خۆتی بەلافکردن هەمژی دەکارن پشتی وێژی بەرنامە لەسەر یوتیوب تێدانن بە هەردوو زمانی کرمانجی و سۆرانی بۆ تەماشەبان بەکار بن ببینن بەرنامە بێت فەرموو هەتا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن بەدوعا.